ئەم کاتتان باش تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان و کێشەکانیان. تا ئێستا چەندین دەستە و کۆمەڵە دروست بووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی زیندانیانی سیاسی، بەڵام بە وتەی خۆیان هێشتا کێشەکانیان چارەسەر نەبوو. پێیان وایە ئەوەی حکوومەتی عێراق لە دوای ڕژێمی سەدام بۆ زیندانیانی سیاسی عێراقی کردووە، تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دوای 20 ساڵ پێی نەکراوە. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری دکتۆر محەممەد پشدەری وتەبێژی دەستەی داکۆکی لە مافی زیندانیانی سیاسی کوردستان کردو. دکتۆر بەخێربێت. بەڵێ دکتۆر سەرەتا با لەوێ دەست پێ بکەین مێژووی دروستبوونی دەستەی داکۆکی لە مافی زیندانیانی سیاسی بۆ کەی دەگەڕێتەوە وەکو دەستەیەکی جیاواز لە کۆمکاری زیندانیانی سیاسی ئامانجەکانتان چییە؟ بڵێ سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان کە یەکەم جارە ئێمە قسەی لەسەر دەکەین و هیواداریشین کۆتایی قسەکردن بێ لەسەر ڕەوشی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی و ئەم ماف و ئیمتیازاتانە بەدەستبێنین. لە ڕاستیدا ئێمە بەشێکین لە کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستان، بەڵام دەستەیەکی ناڕازین لە ئەدای کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستان، لەوەی کە لە ناو کۆمکاری زیندانی سیاسەکاندا دیموکراتیت نییە، شەفافیت نییە. من نمونەیەکت بۆ دێنمەوە 18 ئەوە بۆ 21 ساڵ دەچێت کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستان هەیە نادیموکراتی ترین ڕێکخراو لە کوردستاندا کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستانە تا ئێستا هەڵبژارتنێکی نەکردووە، تا ئێستا کۆنگرەیەکی نەبەستەوە کە ئێمە تێکۆشانمان بۆ دیموکراتیت بووە. ئێستاش نازانین ئەو بودجەی وەردەگیرێت چەندەوە چەند نییە. وە گوێڕایەڵی کوێرانەی دەستەی بەڕێوەبەری کۆمکاری زیندانی سیاسەکان بۆ دەسەڵات ئەوە وای لێکرد کە ئێمە کەڵخانێک لەناو کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستان بینە دەرەوە و کار بکەین بە ناوی دەستەی داکۆچی لە ماف و ئیمتیازات بۆ زیندانیانی سیاسی کوردستان. ئەوە زیاتر لە 3 ساڵ ئێمە دەرچوین. کەواتە ئەمانە هۆکاری جیابوونەوەتان بوو؟ بەشێکن لە بەڵێ گەربینە سەر باسی ژمارەی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان، پێم وابێ ئێوە تەقدیرێکی جیاوازتان هەیە لەوەی ئەوان. بە دڵنیایی خۆی ئەوە قسەی من نییە، دەتوانن بگەڕێنەوە بۆ ڕۆژنامەکان، بۆ ئەو تەسریحاتانی لەسەر تەلەڤیزیۆنەکان برادەرانی کۆمکاری زیندانی سیاسیەکان هەر لە کۆنەوە داویانە. ئەوان بە تەقدیری ئەوان زیاتر لە 40,000 زیندانی سیاسی لە کوردستاندا هەیە. دوای ناڕەزایی ئێمە و چەند ڕێپێوان و ماگرتن و باسکردنێ کە ئەم ژمارەیەکی ڕاستەقینە نییە کەم کرایەوە بۆ 25,000 ئەندام لە کۆمکاری زیندانی سیاسەکان. چۆن کراون بە ئەندام؟ وەکو ژینهێنان و شوکردن وا بۆ دوو شاهید بێنە لە مەحکەمەوە کە تۆ زیندانی سیاسی ئەکراوە. هەندێک جار هەیە بە وتە یان بە نامەی یەکێک لە مەسئولینی حیزبیش خەڵچەکراوە بە زیندانی سیاسی. بە تەقدیری ئێمە ئەوانەی کە بە فعلی زیندانی سیاسی ڕاستەقینەن خۆیان لە 7 تا 8,000 زیندانی زیاتر نابینەوە. ئەوە تەقدیری ئێمە بەڕاستی. بەڵێ لە 28 2009 لەگەڵ کۆسڕەت ڕەسوول عەلی جێگری ئەو کاتی سەرۆکی هەرێم کۆبوونەوەیەکتان ئەنجامدا و پاشان دەستەیەکتان پێکێنا. دواتر ئەو دەستەیە هەڵوەشایەوە. هۆکاری ئەمە چی بوو؟ خۆی ئێمە پێش ئەوەی کەرەکە کاکۆسرەتیش دانیشین ئەم دەستەی داکۆچی لە زیندانی سیاسەکانی کوردستان هەبوو. واتە لە ئەنجامی ئەو کۆبوونەوەی نەبوو. نەخێر. بەڵێ. و ئێمە پێش ئەوانیش بووین بە ساڵێکی زیاتر وە ئەو کاتێ ئێمە کاکۆسرەتمان بینی دوو جار بەس ڕێپێوانمان کردبوو لە سلێمانیدا بۆ بەدەستێنانی ماف و ئیمتیازاتەکانمان و یەکێک لەو جارانە 18 لافیتەی ڕەشمان هەڵگرتە بوو بەبێ ئەوەی هیچی لەسەر بنووسین. وەکو ڕەشبینیمان بۆ 18 ساڵی تێکۆشانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر زیندانیانی سیاسی. وەلەو کات ئێمە هەموو کاتێک هەوڵمان داوە بەرپرسە حیزبی و حکوومیەکان ببینین. یەکێک لەو بەرپرسە حیزبیانی کە بینیمان و حکوومیەک بینیمان کاکۆسرەت بوو پێشوازی لەکردین و لەوێ ئەو پێشنیاری ئەوەی کرد کە ئێمە لە قاعەیەک لە شوێنێکدا کۆ ببینەوە و دەستەیەک هەڵبژێرین. ئەو دەستەیە لەمە دوا وتەبێژ و قسەکەری زیندانیانی سیاسی بێ ئێمە لە قاعەیەکدا لە حدودی 350 زیندانی سیاسیمان کۆ کردەوە و لەوێ 7 کەس دەستنیشان کرا وەکو نوێنەری دەستەی داکۆچی لە زیندانی سیاسەکانی کوردستان کە من یەکێک بووم لەو 7 کەسە. دواتر هەڵنەوەشاوەتەوە. دوای ئەوە ئێمە لەناو ئەو 7 کەسە 2 کەسی احتیاتیشمان هەبوو. لەناو ئەو 7 کەسە 2 کەسیان کە کاخالیدە کە کاخالید دەرچوو لە ئاخیر لە دواییدا بۆمان دەرکەوت کە ئەوە زیندانی سیاسی نەبووە. یعنی ئەو بەرگەیە کە کاخالید لەسەری گیراوە بەرگەیەکی سیاسی نییە بە کاک ڕێبوار بوو 2 کەس دەرچووە نەجینا 5 کەس لەو 7 کەسە تا ئێستاش دەستەی داکۆچی لە زیندانی سیاسەکانی کوردستان ماوەتەوە. ئێمە هەمیشە لێرە و لەوێ دەبیستین کە ئێوە هەوڵ دەدەن بۆ جێبەجێکردنی مادەی 4 لە بڵین لە مادەی 4 پارلەمانی عێراق. تایبەتمەندی ئەم مادەیە چییە؟ خۆی ئەو کاتێک کە 75 ئەندامی کورد لە پەرلەمانی عێراقیدا هەبوو
توانیان یاسایەک پێشنیار بکەن بۆ پەرلەمان داڕێژن بۆ پەرلەمان و دوایی پەرلەمان ئینفازی کرد ینی دەری چوان لە پەرلەماندا بە ناوی یاسا ژمارە چواری زیندانیانی سیاسی کۆمەڵێک ئیمتیازات و مافی بۆ زیندانیانی سیاسی هەموو عراق دەستە بەرکردووە لەوانە هەموو زیندانیەکی سیاسی بۆ ماوەی 10 ساڵ بۆی هەیە مانگانە 500,000 دینار وەربگرێ ئەگەر هەر موچەیەکی کەی هەبێ لە هەمان کاتدا بۆی هەیە پارچەیەک زەوی وەرگێ بەبێ مقابل و بۆی هەیە 30 میلیۆن وەرگێ منحا ئەویش بەبێ مقابل بتوانێت بیکا بەخان و 30 میلیۆنیش وەرگێ خانوەکەی پێتەوا بکە لە هەمان کاتدا یەکێک لەو منحانەیان ئیمتیازاتانی کە هەیە لە مادەی چواردا ئەوەیە کە بۆی هەیە ساڵانە یەک سەفەر بکە جا بۆ حەجەیان بۆ دەرەوەیە و بڕێ پارەی 5 میلیۆنی بۆ سەرف بکرێ و هەر کاتێک هەر زیندانێکی سیاسی نەخۆشکەوێ یان خۆی یان کە سوکاری دەتوانێت لە هەر نەخۆشخانێک لە نەخۆشخانەکانی عراق یان دەرەوەی عراق چارەسەر بکرێەوە ئەو حکوومەتی عراقی موسسەی زیندانی سیاسەکان تەکلیفەی ئەم پارەیە دەکات و کۆمەڵێک ئیمتیازاتی کەیە لەوانە مەسەرەن بڕێن مەحفوظ لە هەموو باج و خەراجێک کۆمەڵێک ئیمتیازات بوو بەداخەوە ئەو یاسایە هاتووە بۆ پەرلەمانی کوردستانیش بەڵام تا دوێنێ و پێرێش ئەم یاسایە خوێندنەوەی بۆ وەکو دەزانین لە 1/2/2008 ئەم یاسایە لە پارلەمانی عێراق بڵین چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێستا لە عێراق ئەو شتانی ئەو امتیازاتانی کە تۆ باس کرد ئەو مافانی کە باس کرد هەمووی لە عێراقیشی پێ دەکرێت بۆ هەموو ئەو زیندانیانەی کەیسەکانیان یەکلا کراوەتەوە یعنی ئیسپات بووە بە کوردی کە ئەمە فعلەن زیندانی سیاسیە بەڵێ ئەو ئیمتیازاتانەی کە من باسم کرد هەمویان پێدراوە تا قەرە هەنجیر هاتووە لە پارێزگای سلێمانی و لە هەولێریش تا مەخمور هاتووە بەڵام لە مەخمور و قەرە هەنجیر وەستاوە بەرەو کوردستان بەداخەوە نهات دەوترێت کە مافی وەکو خۆتانەڵێن مافی ڕەوای خۆتان امتیازاتان لە ساڵی 2006ەوە تاوەکو 2010 کە بڕەکەی 134 میلیۆن دینار بووە لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە ڕادستی حکوومەتی هەرێم کراوە ئەم بڕەپارەیە بە ئێوە گەشتووە حەز دەکەم ڕوونکردنەوەیشی تەواومان لەسەر ئەم بڕەپارەیە هەبێت چونکە باسی زۆر لێکراوە بۆ دلیل دکتۆر محەممەد ئەحمەد کە بەرپرسی زیندانیان و ئەنفال و شەهیدانە لە ناو پەرلەمانی عراقیدا دکتۆر محەممەد ئەحمەدی یەکگرتووی ئیسلامی چەند جارێک هاتە سەر تەلەڤیزیۆن و سەر دەستگاکانی ڕاگەیاندن و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتنی کردووە و بەڵگەی داونەتێک کە ئەم پارەیە هاتووە مامۆستا قادر کە بڵێن ئەندامێکی فراکسیۆنی کوردستانی بووە چەند ئەندامی لیژنەی دارایی بووە لە پەرلەمانی عراقی چەند جارێک تەکیدی لەوە کردەوە کە ئەم بڕەپارەیە هاتووە وەکیل وەزیری دارایی حکوومەتی هەرێمی حکوومەتی عراقی کە برادێکی کووردە و پێم وایە لە برادرانی یەکێتی نیشتیمانی تەکیدی کردێتەوە کە ئەم پارەیە هاتووە بەڵام بەداخەوە تا ئێستا بەرپرسان لە کوردستاندا و بە سەرۆکی کۆمکاری زیندانی سیاسەکانی کوردستانیشەوە نەهی لەو پارەیە دەکەن ئەم پارەیە چۆن هاتووە تەبەن ئێوە دەزانن ئەو پارانی کە تەخسیس دەکرێت بۆ کوردستان بۆ مەسەرەن ئەمەنە بۆ زیندانیانی سیاسی ئەوەندە بۆ شەهیدانە ئەوەندە بۆ با بڵێن بۆ پێشمەرگەیە ئەوەندە بۆ فەرمانبەرانە ئەوەندە بۆ فلانشتا لە سەتا حەڤەی ئەم بڕە دێت لەوێ ئەم بڕانە کە پارەکان کۆ دەکرێتەوە دەنێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نانووسری ئەمە بۆ ئەوەیە بۆ ئەوەیە بەڵام ئەگەر بگەڕێنەوە من نەمزانی دەنا ئەوە قایمەکەشم دەهێنا ئەم لستەم دەهێنا کە ئەمە 4 ساڵە ساڵانە بڕێک پارە تەخسیس دەکرێت بۆ زیندانیانی سیاسی بەڵێ ئێمە لێ بێبەری بووین تا ئێستا بە دوو بڕیار لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە جارێکیان بە 330,000 دینار بوو چەند بشتێکی ئاوا 390,000 دینار بوو بڕایەوە بۆ زیندانیانی سیاسی و ئەمە کاکۆسرەت بەدەست خەتی خۆی بۆ ئێمەی نووسی وتی وەرن ئێمە وتمان کاکۆسرەت ئێمە بەڵێنمان بە زیندانیانی سیاسی داوە وەکو دەستەی داکۆچی لە زیندانە سیاسەکانی کوردستان کە ناکرێ خۆمان بە پلە2 دابنین کە دەڕێن پلە2 نابێت لە مافی امتیازات کەمتر قوبوڵمان نەبوو ئەم بینە کاک دکتۆر بەرهەم کردی بە 450 ئەم جارش قوبوڵمان نەبووە کە هیوادارین ئەم جاریان ببێ بە 500,000 دینار وەکو زیندانیانی سیاسی عێراق بڵێ لە ساڵی 2009 ئەندامێکی کوردی پارلەمانی عێراق کە ئەندامیشە لە لیژنەی دارایی و ئابووری دەڵێت کە کێشەی یان مەسەلی زیندانیانی سیاسی کوردستان خۆیان نایەنەوێ بیبەنە پارلەمانی عێراق چونکە دواتر پێیان دەڵێن کە حکوومەتی هەرێم ناتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە بۆیە هاتووە بۆ بەغدا دوای 2 ساڵ لەم لێدوانە ئایا تا ئێستا هیچ نەکراوە بۆیەوە لە ڕاستیدا تا وەکو باسم کرد بە دوو بڕیار هەندێک ماف و ئیمتیازات دراوە بە زیندانیانی سیاسی کوردستان
یەکێک لەو ئیمتیازاتانی دراوە ئەوانەی کە بڵێن لە دائیرەکان فەسڵ ببوون جێڕاویانەوە و ماوەی سژنکردن و فەسڵکردنەکەشیان بە خزمەت بۆ حساب کردوون دوو لە حدودی 1000 کەس بە 390,000 دینار پارەی بڕێک پارەی بۆ بڕاوەتەوە لەوە زیاتر نەخێر هیچ نەکراوەتە ئەم لەحزەیە. بەڵێ ئێوە لە ئاداری ساڵی 2010دا لە بەردەم نووسینگەی پارلەمانی کوردستان لە شاری سلێمانی مانگرتنتان ڕاگەیان دواتر سەرۆکی فراکسیۆنی کوردستانی سەردانی کردن و بەڵێنی پێدان کە مادەی 4 جێبەجێ بکرێ بەکوێ گەشتەمە خۆی لە ڕاستیدا ئێمە 3 جار ڕێپێوانمان کردووە و ئەم 3 جار ڕێپێوانە بە بەردەم پارێزگاری سلێمانی بووە و هەموو جارەکان وتویانە بەڵێنتان پێدەین کە ئەم یاسایانە ئەم یاسای ژمارە 4یان بەدیل بۆ یاسای ژمارە 4 لە کوردستاندا جێبەجێ دەکرێت بەس بەداخەوە نەکرا لە ناچاریدا ئێمە ئەو کاتە لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستاندا بۆ ماوەی 9 ڕۆژ مانگرت و هەموو سەرۆکی فراکسیۆنەکان بە فراکسیۆنی کوردستانیەوە هی گۆڕان هی ئیسلامی و هی حزبی شوعی و زەحمەتکێشان و هەر هەمویان هاتن هەمویان ماومانە بە نووسین بۆیان نووسین بەڵێنتان پێدەدەین کە ئەم یاسایەک دەردەکەین یان یاسای ژمارە 4 وەخۆی یان یاسایەک دەردەکەین هاوشێوەی یاسای ژمارە 4 و هەموو ئەو مافوو ئیمتیازاتانەی کە بڕاوەتەوە بۆ زیندانیانی سیاسی عراق بۆ ئێوەشی دەکەین بەڵام بەداخەوە تا ئەم چەند ڕۆژە بەڵام ئێوە گلەیتان لە سەرۆکی فراکسیۆنی کوردستانی کردو بە حکمیەوەی زۆرینەی پارلەمان پێک دێنن کە دواتر هەر لە ناو پەرلەماندا بە نەخێر دەنگی بۆ یاسایەداوە ئەمە تا چەند ڕاستە تا ئێستا ئەم یاسایە لە ڕاستیدا یەک جار خوێندنەوەی پێم وایە خوێندنەوەیکی بۆ کراوە ئەمڕۆ یاسایەک پرۆژە یاسایەک دەرکراوە لەلایەن پەرلەمانەوە ئەمڕۆ دەنجی پێدرێ ئەم قسەی ڕەنگە لە شوێنی خۆی بڵێ وەکو دەزانین 2 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ دکتۆر کەمال کەرکووکی سەرۆکی پارلەمانی کوردستان کۆبوونەوە ئامانج لەم کۆبوونەوەیەتان چی بوو و لە لێدوانێکیشدا کە بڵاو کراوەتەوە لە سایتەکان تۆ دەڵێی مژدەیەک بەڕێوەیە بۆ زیندانیانی سیاسی دەگەر بکرێ بۆ ماڕوون بکەیتەوە لە سەرتاوە سپاس بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان کاک کەمال کەرکووچی کە ئەمە بۆ یەکەم جارە لە پەرلەمانەوە خەڵکێک بانگ بکرێ وتوێژ و دەنگ و باسی لەگەڵا بکرێ بۆ ئەوەی لەسەر پرۆژە یاسایە کە پەیوەندی بەو توێژەیان بەو چینەوە هەیە کە ئەوە ئێمە بووین کاکەمال خۆی تەلەفۆنی بۆ ئێمە کرد وتی وەرن پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە وەرن سەیریشکن بزانین داخوا لەکوێدا کەم و کوڕی هەیە بۆ ئەوەی ئێوە بەشدار بوون لە ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایەدا ئامادەیان پرۆژە یاسایەکیان ئامادە کردووە ئێمە خوێندمانەوە لە لای جەنابی و بە تێبینی ئەم 4 کەسەی کە ئێمە چوو بووین کە لە وتەبێژەکەماندا لە بەنامەکەماندا هەیە ئەم 4 ئەو پرۆژە یاسایی ئێستا پەرلەمانی کوردستان دەری کردووە و ئەمڕۆ خستوویەتە بەردەمی ئەندام پەرلەمانتارەکان هیچ جیاوازیەکی تیا نابینین لەگەڵ ئەو پرۆژە یاسایی کە لە ژمارە 4 پەرلەمانی عراقیدا هەیە هەموو ئەو مافوو ئیمتیازاتانەی کە لە یاسای ژمارە 4دا هەیە لەو پرۆژە یاسایشدا هەیە بۆیە ئێمە وتمان ئەمە مژدەیەکی ینی مژدە بەخشە بەڕاستی کە زیندانیانی سیاسی کوردستانیش لەمە دووە ئەگەر ئەمڕۆ پەرلەمانتارەکان بڵێن ئینفازی بکەن یان ئەم یاسایە دەرچوێنن وە خۆی بە گۆڕانکاریتیانەکەن ئێمە لەگەڵ کاکەمال ئەو کاتێک کە دانیشتین پێشنیاری سێشتی کەشمان کرد زیاتر لەو پرۆژە یاسایی کە ئەوان دەریان کردووە لەوانە ئێوە دەزانن کە لە کاتی خۆیدا بەعز خەڵکی ئێمەی ئەنفال کردووە و لەو ئەنفالانە هەندێکی مناڵ بووە و هەندێکی زۆر پیرروپەکەوتە بووە بەشێک لەو مناڵ و پیرروپەکەوتانە گەڕاونەتەوە ناو کوردستان ئێمە داوامان کرد کە ئەوانەش وەکو زیندانێکی سیاسی تعاملیان لەگەڵ بکرێت کە بەڕاستیش ئەوانە زیندانی سیاسین بەڵام چۆن من بە قەدەرێک هاتوومەتەوە ئێدام نەکراوم ئەویش بە هەماشیە بووە و داواشمان کرد ئەو زوڵم و زۆرداری لە میلەتی لەگەلی کوردستان کراوە لە 68ەوە نییە ئەوە یاسایەکی کۆنەپەرستانەیشی ئەگەریە بەڕاستی ئەوان لە 68ەوە ئێمە لە 63ەوە لە 61ەوە غەدرمان لێ دەکرێت بۆیە داوامان کرد ئەگەر بکرێت نەک لە 68ەوە خەڵکێک حساب بکرێت بە زیندانی سیاسی بەڵکو لە لانی کەم لە 63ەوە و داواشمان کرد لە هەر شوێنێکدا باس لە شەهید و ئەنفالەکان دەکرێت زیندانیانی سیاسیشی بخرێتە سەر بەڵێ ئاگدارین کە ئەمڕۆ لە پارلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی بڵێنەرێمی کوردستان کراوە ئێوە تا چەند ئاگاداری ئەو خوێندنەوەیان و تا چەند گەشتبینن بەوەی کە پارلەمان بگاتە ئەنجامێک بۆ دانانی بۆ ئەوەی مافەکانتان بە یاسا بکات واللهی ئەو پرۆژەیە ئێمە بینیمان وەکو باسم کرد ئەم پرۆژەیە هیچ ڕەخنەیەکمان لەسەری نییە هیچ ماف و ئیمتیازاتێکی کە لە بۆ هەموو زیندانیانی سیاسی عراق دەدرێت لەنا ئەو پرۆژە یاسایەدا هەیە دەمێنێتەوە سەر ویژدان و
زەمیر و لێتوان و بیرکردنەوەی برادەرانی لیستەکانی کوردستانی گۆڕان ئیسلامی و هەموو ئەو قوارە و سیاسیانی کە لە ناو پەرلەمانی کوردستان دەهان ئەوانە هەمویان کاتی خۆی بەڵێنیان بە ئێمەداوە بنووسین هەمانە و بەدەنجیش هەمانە کە هەر کاتێک ئەم پرۆژه یاسایە بێتە بەردەمیان وەک خۆی و بە باشتر لە یاسای ژمارە 4 ئەوان دەنجی لەسەر دەدەن. من پێم وایە گەشتبینم بەوەی کە هەموو لیست و قوارەکانی ناو پەرلەمان بەڕازگۆیانە وەڵاممان دەدەنەوە و پشتگیری لە مافو ئیمتیازاتەکانمان دەکەن و دەنگ لەسەر ئەو پرۆژه یاسایە دەدەن. ئەم پرۆژه یاسایە ئەگەرە بێت و ئەمڕۆ ئینفاز بکرێت هەموو ئەو مافو ئیمتیازاتانی تێدایە کە ئێمە داوای دەکەین بەڕاستی و بۆ معلوماتی هەموو زیندانیانی سیاسیش ئەم پرۆژه یاسایە ئەوانە دەگرێتەوە کە زیندانی کە حکم دراون ئەوانە کە دەگرێتەوە کە تەوقیف کراون و ئەوانە دەگرێتەوە کە حجز کراون و هەموو ئەو خەڵکانە دەگرێتەوە کە زەرمەند بوون بە یاسایەکی بە سیاسی و لە هەمان کاتدا یەکێک لەو شتە باشانەی کە لەناو ئەو پرۆژەیەدا هەیە و لە پرۆژەی عراقەکەدا نیە بەڕاستی ئەوەیە کە ئەوان لیژنەیەک پێک دەهێنن لە وەزارەتی داد و وەزارەتی ناوخۆ وەزارەتی شەهید و ئەنفال و لە زیندانیانی سیاسی کە هیوادارم ئەو زیندانی سیاسیانی کە دایدێنێن لەوانە خەڵکێکی پاک و بێگەردیتر لە هەر کەسێک بن بۆ ئەوەی ئەو خەڵکان زیندانی سیاسەکان دیاری بکەن بزانن چێ مەشمولە بەو یاسا. بەڵێ دکتۆر لە دانیشتنتاندا لەگەڵ سەرۆکی پارلەمان و بینینی پرۆژەکە نوێنەری سەرجەم بڵین زیندانیانی سیاسی بە جیاوازی دەستە و کۆمەڵە و کۆمکارەکانەوە لەوێ ئامادە بوو؟ نەخێر بەس ئێمە وەکو دەستەی داکۆچی لە زیندانیە سیاسەکان ئامادە بووین بۆیە لێرەوە جارێکی کە سپاسی کاکەمال کەرکوچی وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکەین کە ئەمە یەکەم جارە وەکو باسم کرد خەڵکێک بانک بکرێت بۆ ئەوی باس لە گرفتەکانی خۆی بکات بەڵێ بەس ئێمە بان کرد بوو و بە ویژدانیشەوە دێڵێم. کاتێک کە 390,000 دینار دەرچوو کۆمکاری زیندانی سیاسەکان هەرهەلەی بۆ کێشا و جەژنی بۆ کرد وتی ماف و ئیمتیازاتەکان تەواو. کاتێک ئێمە ڕازی نەبووین و چەند جارێک ڕێپێوان و ماگرتن و ئەمانەمان کرد بوو ئەم جارەیان کرا بە 450,000 دینار ئێمە جارێکی کە بەیانمان دەرکردوتمان ناڕازی نابێ بە پلە 2 حسابان بکرێ کۆمکار جارێک کە ڕازی بوو ئەوەی کە ناڕازی بۆ ئێمە بووین لەوەش دەچێت بۆیە سەرۆکایەتی پەرلەمان ئێمە بان کرد بێت. دکتۆر بڵین سەر ڕایەوە ئەوەی ئێوە دەڵێن بەهۆی کەم تەرخەمی و خەمساردی و کۆمەڵی کۆکاری ترەوە لە کۆمکاری زیندانیانی سیاسی جابوونەتەوە بەڵام باس لەوە دەکرێت کە لە ناو دەستەکەی ئێوەشە ناکۆکیەیە. وەڵاهی من نازانم هیچ هەز ناکەین ئێمە هیچ ناکۆچەکمان هەبێت لەبەرەوەی یەک ئێمە خەڵکێکین هەموو شتەکانمان زۆر شەفافە خەڵکێکین یەک داواکاریمان هەیە ئەویش بە یاسا گەیاندنی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی کە ئینشاءڵڵا ئەمڕۆ کۆتایی پێدێ بەڵام ئێمە وەکو ئەو دەستەیە دەمێنین بۆچی نەگرت بۆ ئەوی داوای ئەم مافە داوای مافی زیاتر ئینشاءڵڵا لە دوا ڕۆژدا بۆ زیندانیانی سیاسی بکەین و هەوڵیش بدەین خەڵکێکی نازیندانی خۆی نەترشێنێتە ناو زیندانیانی سیاسی و ئەو ماف و ئیمتیازاتانە بە ویژدان و بە ئەخلاقەوە بدرێ بۆ خەڵکانی کە مستحقن بەڕاستی ئێمە دڵنیاین ئەگەر ئێمە تیانە بین کۆمکاری زیندانی سیاسەکان ڕەنگە خەڵکێکی کە بکات و ئێمە لێریشەوە سوپاسی هەموو زیندانیانی سیاسی دەکەم کە پشتیوانمان بوون ئێمە بەبێ زیندانیانی سیاسی وەکو دەستەکە هیچمان پێ ناکرێەوە هیچ نین لێرەوە داوا لە کۆمکاری زیندانی سیاسەکان دەکەم داوا لە زیندانیانی سیاسی دەکەم هەمومان دەست بخەینە ناو دەستی یەکەوە بۆ ئەوەی ئەو ماف و ئیمتیازاتانە بە جوانتر جێبەجێ بکرێ و خەڵکێکی مستحق بە ماف و ئیمتیازاتەکانی خۆی بگا ئێمە ئەگەر ناکۆچێکمان هەبووە لەسەر ئەمە بووە و ئێستا ئێمە دەستمان ئاواڵەیە بۆ هەموو زیندانیانی سیاسی و بۆ هەموو لایەنە سیاسەکان کە بتوانین بە هەمومان خزمەت بە مێژووی زیندانیانی سیاسی. بەڵێ دکتۆر دوا پرسیارم گەر ماف و ئیمتیازاتەکانتان لە پارلەمان بە یاسایەک پەسەند نەکرێت کە هیوادارین پەسەند بکرێت هەڵوێستان چی دەبێت؟ وەڵاهی ئێمە هەڵوێستمان بۆ ئێمە ڕێپێوانمان کردومان گرتووە بە دڵنیایی جارێکی تر دەچینە ناو پەرلەمانی کوردستانەوە مادەگرینەوە بۆی ئەو ماف و ئیمتیازاتانە ماوەرگیرێ بەڵام دڵنیام لەوەی هەڵسوکەوتی و بیر و بۆچوونی زۆرینەی لیست و قوارەکانی ناو پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و بەڕێز دکتۆر بەرهەم وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە من لەو ماوەیەدا 3 جار بینیومە و ئەویش دڵنیای کردوینێتەوە کە ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی دەبێ وە خۆی جێبەجێ بکرێ ئینشاءڵڵا ئەمە دوا قۆناغ دەبێ لەمە دوای ئینشاءڵڵا لە کەناڵەکانەوە باس دەکەین ئەوە ئاوا هەوڵماندا بۆی ئەو ماف و ئیمتیازاتانە جێبەجێ بڵێ دکتۆر محەممەد پشدەری وتەبێژی دەستەی داکۆکی لە مافی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان سوپاس بە ئامادەبوون لە ستۆدیۆی تاوتێ سپاس هیوادارم سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان هیوادارم ئەمە دوا
جارمان بێ باز لە ماف و ئیمتیازات بەڵکو باز لە دەوڵەمەندکردنی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی عزیز تاوتوێ ئەمڕۆمان تایبەت بوو بە بارودۆخ و کێشەکانی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان تا تاوتوێکی تر بەخواتان ئەسپێرم.